ڕێگەی نێوان هەولێر مووسڵ بە شادەماری ئابووری و بازرگانی نێوان ئەم دوو شارە دادەنرێت، بەڵام نەک ئاوڕی لێ نەدراوەتەوە، بەڵکو بە تەواوەتی فرامۆش کراوە و بە شێوەیەک ئاستەنجی زۆر بۆ شۆفێران و کاسبکارانی ئەم ڕێگایە دروست بووە. ڕێگارکە زۆر ناخۆش، زۆر بەتاسەیە. داوای حکوومەتی هەرێم دەکەم ئەو ڕێگە مەلوچاکە مەمنونیانین. ڕێگاکی زۆر بەتاسەیە، تاینە تاقیە بەس تای دەخورێتن بەبار بەبار و تای دەخورێتن بەس تاینە تاقیە. محور چیکێکی بچێکی سێتر ڕێ نەخۆشە محور ها بۆچ بچێ بکوادۆ بۆ ڕێ تەسلیح بکە خەدەمات مواطن چی دوێژە بدیش گەلک تەسەتی دوی شۆرە مەسافاک ینی 2 کیلومتر ولێ ڕێ نەخۆشەوە بەس ئەرێ وەڵە سیارە گەلک تەزبە ینی مەسا مجال نینێ شارە کامل. شۆفێران دەڵێن سەرباری ئەوەی لە کاتی نوێکردنەوەی ساڵیانەی ئۆتۆمبیلەکانیان دەبێت باج و ڕوسماتی ژینگەیی و شەقام بدەن کەچی ئەوەی دەبینرێت ئەو داهاتە نەچۆتە خزمەتی نۆژەنکردنەوە و دروستکردنی شەقامەکان. با بڵین بۆ سیارە ئێتا بڕم تەعمیرکەم بەخوای پاتبی زۆرەکەم دەڕواتن ژینگە ڕێگە ئەنا گاز گرانە زەریبەیە ئەستا ئەو ڕێگایە بەخوا تەماشاکە 180 ساری تورکیە 20ەکەی خۆمانە عێراقی کوردە ئەوەی هەموو تورکیە زەریبە و ژینگە دەبێ ئێمە ببینین ئیشەکەش بۆ وانە بەخۆ داواکاریمان چییە؟ چاک ناکرێت بێ شۆرە هەولێر بۆ کەلک بەداژ وێران بووە چاک ناکرێت هیچ داواکاری بەخۆی چاک ناکرێت بێ شۆرە. لە ڕێگەی نێوان شارەکان ساڵانە دەیان ڕووداوی نەخوازراوی هاتوچۆ و پێکدادانی ئۆتۆمبیل تۆمار دەکرێت کە بەشێکی ڕووداوەکان بەهۆی خراپی ڕێگاوبانەکانەوەیە، ئەوەش دوجار ژمارەیەکی بەرچاو لە قوربانی لە ڕیزی شۆفێر و سەرنشینانی لێ دەکەوێتەوە. ڕێگای نێوان هەولێر مووسڵ بە ڕێگایەکی سەرەکی و استراتیژی دادەنرێت بە تایبەت لە ڕووی ئابووری و بازرگانیەوە، بەڵام تاوەکو ئێستا بەرپرسانی ئیداری شاری هەولێر نەیانتوانیوە وەکو پێویست ئاوەڕ لەم شەقامە بدەنەوە. ئەمڕۆ بەرپرسانی ئیداری شاری هەولێر بەردی بناغەی نۆژەنکردنەوەی ئەم شەقامەیان دانا، بەڵام تاکو ئێستا دیار نییە ئاخۆ دانانی بەردی بناغەی ئەم شەقامەش وەکو بەردی بناغەی کۆمەڵێک پرۆژەی دیکە بەدانراوی دەمێنێتەوە و بەبێ خزمەتگوزاری یاخود حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار بە زووی ئاوڕێک لەم شەقامە سەرەکیە دەداتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.